ئەمڕۆیەکی ئایارە ڕەنگە زۆرمان شارەزای ئەم بابەتە بین کە یەکی ئایار لە تەواوی جیهاندا با ڕۆژی جیهانی یاخود جەژنی کرێکاران دیاری کراوە. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین، بە تایبەتر باز لە ئەرک و مافەکانی کرێکارانی کورد بە گشتی و هەروەها لە جیهاندا بە شێوازێکی گشتی بە شێوازەکەەوە هەروەها گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین کە تا چەند کرێکاران زەمانی ژیانیان هەیە، بە تایبەتر لە کاتێکا کە ڕەنگە هەمووان بزانین ئەو کارانە کە کرێکاران ئەنجامیدەن کاری سەختن، ڕەنگە هەنێکیان ئەو کارانە کە ئیکەن کەمە مەترسیداریش بێ لە کاتێکا کە کرێکارەکان تووشی مەترسیەک ئەبنەوە یاخود تووشی ڕووداوێک ئەبنەوە ئایا زەمانی ژیانی ئەوان بە شێوازەکە تا چەند گرنگی بۆ درراوە کە سندیکایەکی تایبەت بەخۆیان هەبێت کە ئەو کێشە و گرفتانەی هیانە بتوان لە ڕێگەی سندیکاکەوە لە نێو یەکتریدا ئاڵوگۆڕی بکەن و هەروەها دواتر چارەسەر بۆ کێشە و گرفتەکانیان بدۆزرێتەوە. بە شێوازێکی گشتی گفتوگۆش لەسەر ئەم بابەتاکەین کە چەندە گرنگە کە کرێکاران هۆشیاریان هەبێت لەسەر ئەو کاری کە ئەنجامی ئەدەن، واتە کردنەوەی خولێک بۆ کرێکاران بۆ ئەوەی لەو کاتانەیە کە ئەو کاری ئەنجامی ئەدەن شارەزاییەکی تەواویان لەسەر بابەتەکە هەبێ چەندە گرنگە و چەندێت گرنگی پێدراوە لە لای خۆمان. بە شێوازێکی گشتی لەسەر ئەم باسانە گفتوگۆیەکی چڕوپڕەکەین بە میوانداری بەڕێز حەمەهژار کە بەڕێزیان ئەندامی یەکێتی نێودەوڵەتین بۆ کاری کرێکاران و هەروەها سەرۆکی ڕێکخراوی کرێکارانی بیانیشن ئێستا لەگەڵمان ئامادەیە. کاک محەممەد ئەم کاتت باش، بەخێر بێ سەرچاوان. کاتێەوە باش بەتان باش خێر بێ سەرچاوان. کاک محەممەد با دەستپێک لە بێگومان کرێکار لەگەڵ ئەوەی کە ئەرکێکی لەسەر شانە پێویستە مافیشی هەبێت لە پەنای ئەوەیە، بە شێوازێکی گشتی ئەرک و مافی کرێکار خۆی لە چیا ئەبینێتەوە ئەگەر باسێک لە بە شێوازێکی گشتی لە جیهانە و هەروە کرێکارانی لای خۆشمان. سپاس. سەرەتا جژنی ئێشیار لە تەواوی کرێکارانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی پیرۆز بێت، دوارەوە جژنی ڕەمەزانیش لە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کۆمەلگای ئیسلامی پیرۆز بێت. سڵاو و ڕێز بۆ شەهیدان، سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان. یەکی ئار ڕۆژێکە بەڕاستی کە زۆری لەسەر وتراوە و هەموو ساڵێک لەم سات و کاتانەدا کۆمەڵە قسە و باسی لەسەر دەکرێت کە بۆ بەیانیەکەی نامێنێ، یعنی کاساتی نامێنێ. بۆ یەکی ئار ڕۆژێک نییە کە تەنها بۆ یەک ڕۆژ بێت و بۆ چەند سەعاتێک بێت و دوای نمێنێت. دەبێت لەلایەن کرێکارانەوە یان لەلایەن ڕێکخراوەکانی ڕێکخراوە کرێکارەکانەوە هەموو ڕۆژێکی یار بێت کە کرێکاران پێویستیان بەوەیە کە داخوازەکانیان ڕۆژانە بەرنە پێشەوە. لە کرێکار لە وڵاتی ئێمەدا یانڕێ کرێکار بەگشتی ئەو کەسەیە کە کارێک ئەنجام دەدا لە بەرامبەر کرێکی دیاری کراو و لە شوێنێکی دیاری کراو. ئەمەش بە پێی موقعی جوگرافی کرێکارەکە کرێکارێکی ئەمریکی لەگەڵ کرێکارێکی ئاسیایی لەگەڵ کرێکارێکی عراقی بیەکان جیاوازە و کرێکەشیان جیاوازە و سیستەمی بەڕێوەبردنی وڵاتەکانیشیان جیاوازە. باشە کاتە بە شێوازێکی گشتی ئەو مافانی کە کرێکار هەیەی لە لای خۆمان دابین کراوە بۆ کرێکارانی خۆمان بەرامبەر بۆ کارانی کە ئەنجامێدەن. یاسای کارمان هەیە. ئێمە لە دوای ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و چەند ساڵی خۆ بەڕێوەبردن و لە دوای ڕوخانی ڕژێمی فاشی بەعز لە عێراقدا یاسایەکی کار هەبوو. ئەو یاسای کارێکە لە عێراقدا هەبوو یاسایەکی متەکامل بوو، خزمەتێکی باشی بە کرێکار دەکرێت. یاسایەک بوو حقوقی کرێکاری پاراست بوو. لەگەڵ ئەوەدا دوای ڕاپەڕین و دوای لە گۆڕانی ڕژێمی بەعس و عێراقێکی هەڵوەشاوی دوای چەند ساڵەوەوانە بەدەر لە هەموو ئەمانە کەوتنەوەی کە قسە لەسەرەوە کرا کە یاسایەکی کاری تازە هەموار بکرێتەوە. بۆیە یاسای کار 2015 عێراق ئەمەی خستە بواری جێبەجێکردنەوە لە کوردستاندا ناوەی عێراق جێبەجێکرا و نە کۆنەکەش جێبەجێ دەکرێت. واتە بە معلەقی ماوەتەوە هێشتا لە کوردستاندا هیچ یاسایەک وەکو یاسای کاری پێ ناکرێت. چون بۆ ئەگەر کەسانێک بڵێن وانە کاری پێ دەکرێت. من پێ دەڵێم کاتێک کە جەنابەت لە فەرمانگەیەک دادەمەزرەی بە پیشەی کرێکار ئەبێ مافی کرێکار دەبێ، محفوظاتی کرێکار دەبێ. بەڵام تۆ لەبەر ئەوەی نەتوانیوە بڕیاری 150 ساڵ هەڵوەشێنیتەوە ناتوانانی زەمان ناکرێ
واتە ناتوانانی شمولی زەمان ناکەی وەکو کرێکار و حقوقی فەرمانبەریش پێنادێ وەکو مۆزەف کەواتە تۆ لە ناوەڕاستای بۆیە لە کوردستاندا یاساکان بڕیار هەیە یاسا هەیە هەموو شتێک وڵان جێبەجێکردنی نییە ئەنی گرفتەکە لێرەیە باشە کاک محەممەد تا چەند هاوسەنگی پارێزراوە لە دامەزراندن یاخود کارکردنی کرێکاران لە دامەزراوە گشتیەکان و دامەزراوە تایبەتەکانیشە ینی ڕەنگە زۆربەی کات کە گفتوگۆ لەگەڵ ئەوان ئەەکەیت بەردەوام ئەو گلەیان هەبێ بڵێن ئەوانی کە گرنگیان پێ ئەدرێ بۆ دامەزراندن چ لە کەرتی گشتی بە لە کەرتی تایبەتیش بێ ئێمە نین یعنی زۆر گرنگی بە ئێمە نەدراوە تا چەند هاوسەنگی لەم بابەتە پارێزراوە ئێمە کاتێک ڕخنە دەگرین کەس پێیوانە بە کێمە ڕقمان لە حکوومەتی خۆمانە بە پێچەوانەوە حکوومەتەکەی خۆمانمان خۆشوێ و دەکرێت ڕخنەی بە نای لێ بگرین هەمومان هاوکار بین چکە هەر مسیبەتێک بێت لە وڵاتەدا بەبێ جیاوازی هەمومان دەگرێتەوە بۆیە حکوومەت دەبێت دەست بەرێت بۆ سیستەم بۆ سیستەم بە پلان بەڵام حکوومەت ئێمەوەی نەکردووە مەسەن سێ خۆتجە ناتوان ڕاگەاندکارم بڕۆن سەیری فەرمانگە حکومیەکان بکەن زۆرێک فەرمانگە هەیە هەڵاوسانێکی ئەوەی تێدایە کە جگای فەرمانبەرەکان نابێتەوە پاشان مەحسوبێت و منسوبێتێکی زۆر کراوە لە حکوومەت و دامەزراندەدا بەڕاستی تۆ کەسێکت هەبووە خزمێکت هەبووە بەرپرسێک بووە لە هەر لایەک بە مشکلەمان لەو بابەتە لە حکوومەتدا بۆ تۆ تعین کردووە بێ ئەوەی کە من تعین نەکرام کە شەهادەم هەیە کە لە تۆ خوێنەوارترم کە لە تۆ مستحقترم خاوەنی شەهیدم کە باسی خۆم خۆ دەکەین کە دەڵم تۆ ببوورە من جەنابەت ناڵم مەبەستم لە خەڵکی دەرەوەی من وتوایە بۆیە ئەمانە کراوە بەڵام هیمە دەکەین و تەمەناش دەکەین هەرچەندە تەمەنا و هیمەت و داواتە خوازین هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ ئیلا دەست نەبرێت جەرائانە دەست نەبرێت بۆ چاکسازی و دەست نەبرێت بۆ ڕاستکردنەوە ئەو جومگانی کە هەیە هەروە خۆی پێویستە کێ بەجێری ئەم کار بکە ینی پێویستە یەکەم جار لە کێوە دەست بەوە بکرێکە ئەم بابەتانێک کە ئێستا گفتوگۆت لەسەر کرد تەنها بە تەمەنا نابێ بۆ ئەبێ کە کاری جدیەتی بۆ بکرێ ئەبێ لە کێوە دەست پێ بکە بۆ ئەوی کە کارێکی جدی بۆ ئەمە بکرێ بۆ هەر کارێک بۆ هەر هەنگاوێک کە تۆ مەبەستە بینەی یەکەم هەنگاو لە ماڵی خۆتەوە دەست پێ دەکەیت کە لە ماڵی خۆتەوە دەست پێکرد بەرە شوێنەکە دەڕۆیت هەنگاو بە هەنگاو دەگەی بە مەراحیلەکان پاشان خەڵکی شارەزا هەیە خەڵکی پرۆفشناڵ هەیە حەقە حکوومەتی هەرێم دام و دەستگاکان گوێیان لێ بگرن بۆ پرسیان پێ بکەن زۆرێک بڕیار دەدرێت ینی ڕاستە کەسەکە مەسئولە بەرپرسە حەچیەکە بەسەر چاو سەرسەر بەڵام لی نازانێ حەقە پرس بکرێ ڕاوێژکار هەبێ نەک ڕاوێژکار بۆ موچە نەک ڕاوێژکار بۆ بارقورسی لەسەر حکوومەت و لەسەر کوردستان ڕاوێژکار بۆ بەڕێوەبردننی دەوڵات بۆ بەڕێوەبردننی کارەکان بۆ بە سیستەمکردنی عەقڵیەتی کارکردن لە وڵاتەدا بوونی سندیکا چەندە گرنگە کاک محەممەد چونکە ئەم بابەتانی کە باسە کرد ڕاستە خۆ چون ڕەنگە ئەگەر سندیکایەکە بێ گفتوگۆی تیا بکرێ گوێ لە گرفت و کێشەکانی کرێکاران بگیرێت و ئاڵوگۆڕی بیر و ڕاکام بکرێ ڕەنگە تا ڕادەیەکی باش ئاسانکاری بۆ چارەسەری کێشەکان بدۆزێتەوە سندیکا چەند گرنگە کە تایبەت بە کرێکاران من پێ دەڵێم ئەڵم سۆز بەڕاستی بەداخەوە عنی هەر عیبە عیب ینی شتێک هەیە عیبە تۆ لە ساڵی 92 تاکو ئێستا 30 ساڵ دەکە 30 ساڵ زیاتر دەکات لە 30 ساڵە نەتوانێت کۆنگرەیە کۆنفرانسێک هەڵبژاردنێک بکەیت یعنی نزانێمە کارە ساتە لەو کاتەوە هەتا ئێستا سندیکای کرێکاران بە بەرەی کوردستانی تەپوتۆزیشنەوە خەڵک نازانێ ناویشی لە چی وە بەرەی کوردستانی چی وە چی لەکەیە تا ئێستا بەرەی کوردستانی تیا ئەم سندیکا بەڕێوە دەبا زایی چێتیە پارتیە زەحمە کێشانە سۆسیالیستە ئاشووریە هەموو ئەمانە بەڕێوە دەبن کە ئەمە کارە ساتە تا ئێستا ئەم سندیکایە خاوەن بەڕێوەبەرێک نییە کە خودی کرێکار بێت واتە سندیکاکە بوونی هەیە بەڵام سندیکاکە بوونی هەیە کارەکانی بۆ شێوازەکە بوونی هەیە لەسەر ئاستی دنیا گرنگە باشە بەڵام ئێستا سندیکا بۆتە بارگرانی بەسەر حیزب و حکوومەت و کرێکاریشەوە چون کاتێک سندیکای دنیامان بینیوە بڕۆ سەیری سندیکاکان دنیا بکە دەسەڵات داژێنن بڕۆ سێدەکەی ئێمەش سەمیعنا وەتعانا کە نابێ پێم وانەیە کە ئەمانە نوێنەری حیزبیش بن نوێنەری حیزبیش بن کە نوێنەری حیزبن هەمویان حیزب دایناون کاری بۆ دۆزینەتەوە
باشە نەکرێکار بۆ کار بدۆزێتەوە بەڵکو کاری بۆ کرێکارەکە دۆزی بۆ کادرەکە دۆزیوەتەوە نەمان بینی مەسەرەن اعتراضاتێک بگرێن نەمازە هەدڵە بەڵە باش بۆچی بڵم بەسە من هیچ حزبێک ئەپونکە هیچ حزبێک لە دنیادا پێی خۆش نییە کرێکارەکە نوێنەرەکەی نائەکتیو بێ وە جواب بەداخوازی خەڵک نەداتەوە بەڵام ئەوەی کە ناجوابیاتەوە خودی خۆیەتی کەسەکە کە منم جوابدادام بۆ بێ پێویستە ئاڵوگۆڕ لە منا بکرێ بۆیە پێویستە من چاک بکرێم بەڵام کەم بە 5 ساڵ و بە 10 ساڵ چاک نەکرێن بە 20 چاک ناکرێن بۆیە ئەمە پێویستی بە بڕیارە پێویستی بەوە نییە کە بەساڵێ لەبەر ئەوەی تۆ خزمی منی یان ئەوە ڕەفیقی منی لەبەرەوەی کەسی منی لەبەرەوەی بیرکردنەوە لە منەوە نزیکە لەبەر بە گوێ من دەکەی من هەر لەگەڵ تۆ منە ئەمە زەرمان لێدا بۆیە من ئەگەر ڕخسەت دەی لێرەوە یەک پەیام دەدەم پەیامەکەش ئەوەیە دەڵێم جەنابی کاک قوات تاڵەبانی جێگیری و سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان جەنابی سەرۆک باڤێڵ تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان من وا دەڵێم کەیفی خۆت خەڵک چێڵێ ئەگەر ڕخسەت بفەرمونون یەک چارە کات بدەن بە ئێمە یەک چارەک بۆ ئەوەی لە نزیکەوە پرۆژەیەکتان بدەینێ بۆ چاکردنی زۆرێک لە جومگەکانی ئەم وڵاتە هیوادارم ئەم پەیامە بگات وە چاوەڕوانی دەکەیت دڵنیاشم کە هەر کامیشە لەم پەیامە بگات پێیانجا چۆن دەگات نازانم دەستەکان خۆش بێ کاک محەممەد باسێک لە ئەوە بکەین کە تا چەند زمانی ژیانی کرێکارانی لای خۆمان کراوە چونکە ڕەنگە هەرێکێک لە ئێمە ئەگەر شارەزایەکی کەممان لە سەر وڵاتەکانی دەوروبەری خۆمان و وڵاتە ئەوروپیەکان هەبێ ئەگەر یەکێکشمان لە دەرەوەی وڵات بێ ڕەنگە ئەم بابەتەمان بۆ باس بکەگەر خۆمان ڕاستە خۆ ناوچەکەمان نەبیست بێ کە ژیانی کرێکار لەوێ چەندە زەمان کراوەکە دەست بەجێ لە شوێنێک کە کار ئەکا پێش ئەوەی کە خەمی ئەوە بخۆن ئەو موچەیە کە چەنەکە پێی ئەدەن خەمی ئەوانەکە ئەو ڕەپارەی کە بۆی پاشەکەوت ئەەکەن چەنێکە بۆ ئەوەی کە ئەگەر هات و خوانە خواسە کرێکارەکە تووشی ڕووداوێک بوو تووشی نەخۆشیەک بوو دەست بەجێ ئەم ناوچێ ئەم شوێنەی کە ئەو دامەزراوی کە کاری تیا ئەکا بتوانێت کە زمانی حیاتی کرێکارەکە بکە لای خۆمان بە شێوازەکە ئەم زمانی ژیانە ئەگەر دەست بۆ یاسا بەرین یاسا سەروەرە یاسا ڕێگا بە هەردووکمان نیشان دەدا چی بکەین کاتێک کە بە پێی یاسا کە تۆ کرێکارێکی دەتەوێت کار بکەی نابێت بچە سەرکارەکە حتا عقدی عمل نەکەی عقدی عمل لەگەڵ بەڕێبەرات کار دەستەبەری کۆمەڵاتیە بۆ ئەوەی تۆ زەمان بی کە زەمان بی کە زمانێکی بۆ درێ پارەیەکی بۆ درێ لاوەن لەنا خاوەنکار و بەشێکی لای خۆتەوە ئەمە دەخێتە سنووقێکەوە بۆ تۆ سپێنە تۆ تووشی ئەوە دەبی لە کارەکەت ناتوانێت کابرا بە ئاسانی خاوەنکار بە ئاسانی کارەکەی دەردکە بە ئاسانی ببێ ئەنجەتێکی یاسایی سپێنێت تۆ لەوێ نامێنێتی بۆ شوێنشکە ئەم خدمەیە دەگوازرێتەوە بۆ ئەوێ پاش چەند ساڵێک تۆ خانشی لە بیدیسان موچێکت بۆ دەبڕێتەوە لە بەرامبەردا تۆ ملزەم دەکا بەوەی کە ئالێتەکانت خۆش بوێ کە تو شوێنی کارەکەی خۆت خۆش بوێ ئەگەر سەیر بکەین سارەیەکی بە نمونەیە کە دەمێت خەڵک وڵاتی ئێمە زۆر وا فێر نەکراوی کەشتەکانی خۆمانمان خۆش بوێ سارەیەکی 2010 لێچێک لە فەرمانگەکان دەگەڵ سارێکی 2010 دەگەڵ هاوڵاتیە کەوە لە سێری هەردووچیان بکە ئەم شەق و شەڕ بووە ئەم زۆر لەسەر خۆ پتە و ماوەتەوە بۆ ئالەکەی خۆش ناوێت دەبێت ئێمە خەڵک وا فێر بکەین ئەو ئالێ کە کاری پێ دەکەین ئەو شتێک کاری پێ دەکەین ئەو شوێنە کاری دەکەین خۆشمان بوێ بیپارێزی بۆ ئەوەی چکە ئێمە ژانی ئێمە لەسەرە دوای ئێمە ژانی مناڵەکانی ئێمە لەسەرە هەرەوەنی ئێمە بڕۆین و تەواو نا ئێمە فێری ئەوە نەکراوین و زۆرێک لە شوێنکارەکان خۆیان لە مەسەلەی زەمان دەدزنەوە وە کرێکارانیش ئاستێکی باشی و شاریان نییە لە زەمانکردن لە دەستەبەری کۆمەڵایەتی و لیژنەکانی دەستەبەری کۆمەڵاتیش ئەوەنە زۆر نین کە بتوانن زاربن بەسەر هەموو شوێنکارەکاندا لێ پێچینەوەش ئەوەندە باش نییە کە ڕۆژانە بە دووادا چوون بکات کەواتە ئەمانە هەمویان گرفتن و چارەسەریشان هەیە بەڵام چارەسەرەکە زۆر جار ناوترێ بۆیە من ئێمە وەکو پرۆژە دەبێت زۆر کە زۆر جا کە پرۆژەیەک باز دەکەی لەلایەکەوە دەبرێت لە سەراسی دنیاتەوەیە ئەو فکرانە پارە دەکات و بژێوی خەڵکی لەسەرە ڕاست کاک محەممەد باس لەوە کرد کە زۆربەی کرێکارەکان هۆشیاریان نییە لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە ئەوش زمانی ژیانی خۆیانە تا چەند گرنگە خولی تایبەت هەبێ بۆ ئەوەی کە
هۆشیاری کرێکاران زیاتر ببێت لە تەواوی ئەو بابەتانی کە پەیوەندی بەخۆیانەوە هەیە بە تایبەتر ئەو بابەتانی کە پەیوەندی بە شوێنی کارەکەیانەوە هەیە پەیوەندی بە زەمانی ژیانیانەوە هەیە پەیوەندی بۆ هەیە کە تا چەندێک شارەزایی هەیە لەو کارێک کە ئەو لەو شوێنە ئەنجامی ئەدا تا چەند گرنگە خول هەبێت بۆ ئەوەی کە کرێکاران بەشدار بنتیایە بۆ ئەوی ڕادەی هۆشیاریان بەرەو پێشتر بڕوە. خاتونجان چەند گرنگە تۆ بچە خوێندنگا بۆی فێری ئەلف و با ببی یاکەم ڕۆژ فێری یەک و دوو ببی وردەوەدە لە مەرحەلەیەکەوە تا دەگەیت بۆی کە زانکۆ تەواو دەکەیت ماستەر بەدەستێن دکتۆرا بەدەستێنی ئەوەندە گرنگە کرێکار لە سەرەتای دەست بەکاربوونەوەتە لەسەر هەر کرێکار لەسەر 16 ساڵ 18 ساڵەوە تر کە کەسە چێ بۆ کار ئێستا زۆر منداڵانش کار دەکەن کەمە نایاسایە پێویستە ئەمانە ڕاهێنانیان پێ بکرێت ئەو فێر بکرێن چۆن دەچی بۆ کار چۆن سەلامەتی خۆ دەپارێزی چۆن داکۆچی لە خۆت دەکەیت چۆن خۆت ڕێ خراپ دەکەیت چۆن سکاڵاکانی خۆت دەبێتە پێشەوە چۆن داخوازەکانی خۆت داکۆچیانە دەکەی چۆن ئالەکان خۆش دەوێت چۆن التزام دەکەیت چەند مەسەرەن ڕازگۆ دەبی لە کارەکەدا چەند دەتوانی بەرهەمی باشتر ئینتاج بکەیت هەموو ئەمانە گرنگە ئەگەر ئەمانە نەکرێت وەکو وایە کەسێک نەخوێندەوە هەر لە خۆیەوە بە ئارزومەدانە فێری هەندێک نووسی بوو بێ ناوی خۆی و باوکو با پیرەوانە موالدی خۆیوانە فێری ئەمانە بێ هەندێک شعر بخوێنێتەوە ئەنە شتی یانی وەکو خوێندواری حساب ناکرێت دەچێتە ئەو چوارچێوەیە باشە ڕەنگە ئەم خولانە ئەگەر باسی ئەوە بکەین ئەگەر بۆ تەواوی کرێکاران نەکرێتەوە واتە لەلایەن سندیکایەکەەوە ڕێک نەخرێ یاخود بە شێوازێکی گشتی نەبێ بۆ کرێکاران تا چەند گرنگە ئەو دامەزراوە یاخود ئەو کەرتی کە ئەگەر گشتی بە یاخود تایبەت بێ ئەو کرێکارە کاری تیاکە ئەوان هەستن بەم کارە تۆ کۆمەڵێک کرێکارت هەیە کارەکە لە کارگەیەکی توە تا چۆن گرنگە کە خولێکی بۆ بکاتەوە چونکە بەداخەوە ڕەنگە زۆر ئەم بابەتە ببیستین کە ئەو تێکە کرێکارەکان کەوت نەخوارەوە لەسەر بینا گیانیان لە دەستدا یاخود خوانەخواسە لە شوێنێکا تەقینەوەیەک ڕوویدا ئەین تا چەند گرنگە ئەو دامەزراوە یاخود ئەو شوێنەی کە کرێکارەکانی هەیە خۆی هەستێ بۆی کە خولێک بۆ کرێکارەکان بکاتەوە بۆ ئەوی تووشی ئەم ڕووداوانە نەبن. زانی چۆنە یەک حاڵەتەیە لە دنیای سەرمایهداریدا کەمترین تێچوو زۆرترین ڕەبح زۆرترین کارکردن کەمترین دانی کرێ هیچ کۆمپانیایەک پێم ناڵم هەمووی بەڵام بەشێکی زۆریان ئامادە نین ئەوە بکەن خۆیانەوە بکەن خۆیان ئەمان زوو کارەکانیان جێبەجێ بکرێ و تێپەڕە بڕوات و سەرمایە کەڵەکە بکە خاوەن کاریش لەبێ ڕابهێنرێ ئەویش فێر بکرێت کە ئەم نیشتیمانە نیشتیمانین تۆیە ئەمیش پێر بکرێت کە ئەم کرێکارانش پێویستیان بە خولی تایبەت هەیە ئەمەش پێ بەڵێ 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 هەمووی خاوەنکارەکەش لەبێ ڕابهێنرێ پێ بوترێ کە ئەمە وڵاتی تۆیە ئەمە ڕاستە کارگەیەک نییە بۆ بەرهێنانی بۆ کۆکردنەوەی پارە بۆ تۆ فەتەیەکی کاتی بەڵکو ئەمە پشت هاو پشتت بۆ نەوەکانی دوای خۆشت ئەمە وڵاتی تۆیە کە دەبێ چۆن پارێزگاری لێ بکەی وە چەند پارێزگاری لەم کارگەیە دەکەی لەو بەرهێنان دەکەی لەو سەرما دەکەی ئەوەندەش پارێزگاری لەم کرێکارە بکەی لە دەستدانی کەسێک لە ڕووی وجدانیەوە پێم وابی وجدانی هەمومان داژێت لە ڕووی ئاینیەوە یەکێک لە بانخوازیان یەکێک لە مفتیەکانی سووریا باسیەوەکە وتی ئەگەر هێندە ئینسان گەورەیە ئەگەر مەکە بڕوخێ هەچی معبەدە بڕوخێ هەچی کەنیسێ بڕوخێ هەموو شوێنە پەرزگاکان بڕوخێن هیچ گرنگ نییە زانی ئینسان چاچی دەکاتەوە بەزگە ئینسانێک بمرێ چاچی دەکاتەوە ئەمە گرنگە بۆیە قودسەتی ئینسان پێناسە ناکرێت بۆیە گرنگە کە ئەم کەسە پارێزراو بێت حەقە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لیژنەکانیان زیاد بکرێن سندیکای کرێکاران ئەکتیڤتر بکرێ لیژنەکانیان زیاد بکرێن هەموو شوێنکارەکان بە گروپ بە خەڵکی مختاز خەڵکی ڕاهێنراو هەیە خەڵکی زۆر شارەزا هەیە لە وڵاتەدا ئاڕاستی ئەم شوێنکارە بکرێت لەوێ دەوران پێ بکاتەوە ئەگەر لە شوێنی تایبەتی نەبێت لەوێ پیان بکاتەوە و پیان بڵێ وە سەلامەتی عەمەلیان پێ بڵێ ناکرێت من دەچمە ناو کارگەیەکەوە لەم چەند ڕۆژەیە کارگەیەک تەقیوەتەوە کارەکەی چێ سۆنەری نییە سۆنەری بۆ نییە حەقە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بە دواتچوونی لەگەڵ بکە و حەقە لێ پێچینەوەی لەگەڵ بکرێت چاوپۆشی لێ نەکرێ کاک محەممەد کۆمەڵێک گلەی تریش هەیە لەلایەن کرێکارانی نێوخۆی وڵاتەکەی خۆمانەوە بەردەوام ئەڵێن
هێندە کرێکاری بیانی ڕووی کردوتە ناوچەکەی خۆمان ئیشەکان بۆ ئێمە نەماوەتەوە یعنی زۆربەی کات کە گفتوگویان لەگەڵەکەی ئەڵێ ئەم ئیشە جاران ئێمە کردومانە بەڵام ئێستا بەهۆی بوونی کرێکارە بیانیەکانەوە ئێمە ئەو ئیشەمان نەماوە خەڵکیش ڕاستە و خۆ زیاتر پەناباتە بەر ئەوەی کە کارەکە بدا بە کرێکارە بیانیەکان بەدەرلەوەی کە بیدا بەوانەی ناوخۆی وڵاتەکەی خۆمان ئەمان تا چەند گرنگە کە بە زووترین کات بە دوای چارەسەرا بگەڕێت چونکە ئەگەر باسێکم لەو بابەتەش وەکەی هەر لەگەڵ ئەم پرسیارە بڕی ئەو موچەیە کە ئەدرێ بە کرێکار بەراورد بەو هیلاکەوت و ماندووبوونەی کە هەیەە یعنی هاوسەنگە بە یەکتری ئەگەر باسی ئەم دوو بابەت ئێمە چەند جار هاوارمان کردووە چەند جار هاوارمان کردووە وتومانە هاتنی کرێکاری بیانی بەو ڕێژە زۆرە بەو ڕەهایە کەزار لە 1669 کۆمپانیا کرێکار دەڕژێنێت تا وڵاتە ئەمە کارە چ خراپە ئەمە هەڵاوسانێکی بێکاری لە خۆمان دروست کردووە دەستی کاری خۆمان وردە بەرەو خراببوون دەچێت بەرەو ئیفلاسبوون دەچێت بەرەو خەریکە کرێکارەکەمان توش سوە بووکە بە حقت وایە کاریگەریەکانی چەندە کاریگەریەکانی ئەوەیە کاتێک کە کرێکارێکی بیانی لە کوردستان کار بۆ من دەکا بە 20,000 دینار ڕۆژی لەو 20 لەوانەیە ڕۆژەکەی چۆنێکی بێ بە 5,000 دینار تێپەڕێنێ 15 پاشکەوت دەکات تۆ بڵێ دەی پاشەکەوت دەکا بەڵام کرێکارەکەی من بە 20,000 دینار ئیش بکات بەڕێی تۆ پارەی ئاوی لێبا کارەبای لێدا پارەی مناڵ لێبایی مەکتەبی لێدبایی تەکسی لێبایی پاسی لێبایی خواردنی بەشی ناکە کەواتە کاتێک کە تۆ تەندەرێک تەقدیم دەکەی بە حکوومەت بۆ ئەنجامدانی پرۆژەیەک ڕۆژانێ کرێکارەکە دیاری کردووە چەنە باشە بەڵام منی سەرمایهدار هاتووەم منی خاوەن پرۆژە هاتووەم کرێکارێکم گوتووە کە زۆر بە هەرزانتر لە خوار ئەو پارەیەکی دەریم کردووە ئیشم بۆ دەکات ئەمە چی بکرێ باش دەبێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە دوواداچوونی بەردەوامی هەبێ و ئەفزەلیەتیش لە هەموو یاساکانی کاری عێراقیدا لای کۆن و تازەکەشدا هاتوو ئەفزەلیەتی کار بۆ کرێکاری خۆماڵیە کرێکاری هێنان دەستی کاری بیانی وەردە لە هەموو وڵاتێکدا بەڵام کرێکاری شارەزا من کرێکاری گوڵفرۆشم بۆ چێ لێرە هاتووە کرێکارێکی غانیە کرێکارێکی بەنگالی هاتوو لێرە گوڵم بە دەفرۆشە سەجادە من بۆ چیمەوە خۆ کرێکاری خۆش ناتوانێت ئەمە بۆتە خورسی بەسەر شانێ وڵاتەوە چارەسەرەکەیشی ئاسانە زۆر ئاسانە چارەسەرەکەی بۆی لێرەوە داواکەم دووبارە دەکەینەوە پرۆژەمان هەیە جەنابی سەرۆک باڤێڵ کاک خوبات پرۆژەمان هەیە گوێمان لێ بگرن بۆیە من بتوانین لانی کەم ئەم معانات و ئەم کێشە و گرفتانە کەم بکەینەوە پشتیوان بین لەگەڵتاندا دەستەکانە خۆش بە کاک محەممەد سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە شازێکی زۆر جوان شیکردنەوەت بۆ بابەتەکان کرد سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی دووبارە جەژنی کرێکارانی لای خۆمان بە تایبەت و کرێکارانی کا خەڵکی کوردستان پیرۆزەکەین ومێ دەکەین کە تا زووە ئەو مافانەی کە هەیەە ڕێک هاوسەنگ بێ بۆ کارێکی ئەیکەن ئیتر چیتر ئەگەرەتا ئێستا سندیکان بە پێی پێویست نەبوو بێ داواکاریەکانیان بە پێی پێویست نەگەشت بێ هەوڵ بدرێ لە ڕێگەی کاک محەممەد کە ئێستا ئاماژەی بۆ بابەتانە کردووە هەر لە ڕێگەی دامەزراوە حکومیەکانیشەوە هەوڵ بدە کە ژیانیان بەرەو باشتر بڕوات